کلیلی ڕێگاچارەی بەشێکی قەیرانەکانی هەرێمی کوردستان کاراکردنەوەی پەرلەمانە. ئەمە بۆ چوونی بەشێک لە شەقام و ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسیە لە گەرمیاندا. ئەم ڕایە لەوە سەرچاوی گرتووە کە لە دوای پەخستنی پەرلەمانەوە قەیرانەکان قوڵترن و لایەنە سیاسیەکانیش هێندە لە یەکەوە دوورن کە مێزێکیش کۆی نەکردوونەتەوە. هەڵبەتە کاراکردنەوەی پەرلەمانە بێت لە پێشەوە بێت، بەڵام ئەگەر ئیتفاقێکیش پێش کاراکردنەوەی پەرلەمان بێت و بەرهەمی ئەوە بێت پەرلەمانی لە کارا بکرێت و دوای ئیتفاقێکی سیاسی بکرێت، من پێم وایە ئەوەش وەک ئەوترێ ئەضعف الئیمان ئیسفادەی لێ بکرێت شتێکی خراپ نییە. واقعی سیاسی و کۆمەڵگاکەی ئێمە ئێستاکە ئەمە ئەخوازێتەوە. پێویستە هەنگاو برێت بۆ ئەوەی کە دانیشتنیەکی بە پەلەی پەرلەمان بکرێت لە هەر شوێنێک بێت، بۆ ئەوەی ئەو دانیشتنە ببێتە مایەی لێک نزیکردنەوەی حزبە سیاسیەکان، دواترش سەرکردەی حزبە سیاسیەکان کۆبنەوە بتوانن کە چارەسەرێک بۆ ئەم دۆخی کوردستان بدۆزنەوە. شەقامی کوردی بە ئومێدەوە لە هەر هەوڵێک دەڕوانێت کە چارەسەری ئەم ڕەوشەنە لەبارەی 2 ساڵی ڕابردوو بکات. دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانی لایەنەکان دەرگایەکە بەڕووی لێک گەیشتندا، بەڵام چاودێرێک دەڵێت ئاسووی چارەسەری تەواوەتی بێ کاراکردنەوەی پەرلەمان هەڵنایەت. بۆ پێی پەرلەمان باڵاترین مەرجەعی سیاسیە لە هەرێمی کوردستان و دامەزراوێکی تەشریعیە و هەموو لایەنەکانی تیا کۆبووتەوە و بۆ ساڵێکە چێ پەرلەمان لە کار خراوە و لایەنێک ئەم پەرلەمانی لە کار خستووە، بێگومان هیچ دانیشتنێک و هیچ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان نامانگەێنێتە ئەو ئامانجە سەرەکی کە ئەمانەوێت گەڕانەوەی پەرلەمان بێ قەید و شەرت بۆ ئەوی پەرلەمان بگەڕێتەوە، دوای ئەوە دووبارە دەتوانین بێنەوە سەر لایەنەکان بێنەوە سەر مێزی گفتوگۆ و دابنیش. کاتێک لە کوردستاندا ئەم پەرلەمانە چەترێکی کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان بوو، قەیرانەکانیش وەک ئێستا بەرگرانی نەبوون بۆ ژیانی خەڵک. هاوڵاتیان چاویان لەوەیە چیتر ململانەکان بێ مەرج و گرێوگۆڵ وەلا بنرێن و ئاوێک بەسەر ئەو ئاگرەدا بکرێت کە 2 ساڵە هەڕەشەی سوتانی ژیان دەکات لەم هەرێمەدا. سامان کەریم، کورد چات نیوز، گەرمیان.